بەڕێز هاوشان سوهەیلە بۆ مامۆستا جیهان. جیهان لەکوێی؟ جیهان لەکوێیت؟ جیهانت بۆ گەڕام، تۆ سوارچاکی وشەی حەق و وانەبێژی هەزار مێژووی. تۆ لەکوێیت خوشکی هەموو نیشتیمان، کچە دلێرەکەی شاری قەڵام. وامزانی ئەو شەوە دەچیت موچەی وانەبێژەیەکەت وەردەگریت و ئەیدەی بەجل بۆ باران و نەهاتیتەوە. بیری چوو بیر هاتی کوڕی 3 ساڵانت لە دووریت، خەمی 3000 ساڵی چەشتووە. لەکوێیت جیهان؟ من و دەنگ دلێرەکانی نیشتیمان بە کڵپە و تۆڵەوە دێین بۆلات. تۆ بێ نهێنی بێترس ڕاستی ناشاریتەوە. تو خوای هەموو جیهان ئەو شەوە ڕاز بوو تۆ بۆ گیانەڵاتی لۆر کرای. دە پێم بڵێ خوشکی هەمووان وانە بێژیستم لێ کراوە و کچە دلێرە قشلێرەکەی هەولێر. تۆ فریشتە بووی شایستەی نیشتیمانێکی ترسنۆک نەبووی. لێت عاجزم نیشتمان، لێت عاجزم پای تەختە بێدەنگەکەم. جیهان بۆ ئێوە ویستی ببێتە دەنگی جیهان، نەهاتن بۆ جارێکیش بێت فرمێسکی باران بە خۆری میهرەبانی بسڕەوە. لەکوێی جیهان؟ لە گیرفانی موچەخۆری 6 مانگ نەدراو، یان لە لای خودایت و ئارام دەنووی تا بەیان تا دوا دیدار. جیهان وەرە بە چاوی گەورەی سیر بکە، لە دوای تۆ قاچاقچێ سەرشۆڕەکان سەری بەرزیان بۆتە دەرزی دەرمان. وەک سوکترین گازی دنیا بکوژانت ڕسوای مێژوو کران. جیهان خوشکم من دێم بۆلات، بەڵام ئەم جارە لە بلە و بارزان نا. لە لای پەروەردگار دەڵێم حەسبی الله و نیعم الوەکیل. دەست خۆش